نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەو هۆکارانەی کاریگەریان لەسەر زۆری ژمارەی فەرموودەکان هەیە. کۆمەڵێک لەو ڕۆژهەڵات ناسانەی سەبارەت بە فەرموودە قسەیان کردووە و شوێن کەوتوانیان لە جیهانی ئیسلامیدا ئاماژە بۆ زۆری ژمارەی فەرموودەکان و بە تایبەتیش ڕیوایەتکردنی کۆمەڵێک فەرموودەی زۆر لەلایەن هەندێک لە هاوڵانەوە دەکەن و بەما لە هەوڵی ئەوەدان تارمایی بخەنە سەر فەرموودە سەحیحەکان و سوننەتی دروست و بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە گەڕانەوەی ئەو هەموو فەرموودەیە بۆ سەروەرمان شتێکە ڕێی تێناچێت. یەک، گرنگی فەرموودە. وەک بانگەشەکانی دیکەی هاوشێوەی بێبنەمابوون و ناڕازبوونی ئەم بانگەشەیەش شتێکی تەواو ڕوونە. پێش هەموو شتێک وەک لە شوێنی دیکەشدا باسمان کردووە، پێگەی فەرموودە لە ئاینی ئیسلامدا و گرنگی لە ژیانی موسڵماندا زۆر گەورەیە. هاوڵە بەڕێزەکان ڕەزای خۆیان لەسەر بێ هەمیشە هۆشیار بوون بەرامبەر ئەم گرنگیە. بەڵێ، ئەو کۆمەڵە قودسیەی کە بە هاوڵان ناو دەبرێن و خۆشبەختی دنیا و دواڕۆژیان لە شیکردنەوە و بە ژیانکردنی وتە و ڕەفتارەکانی ئەودا بینیوەتەوە، مکۆرترین داخوازیکاری ئەو مروواریانە بوون کە لە زاری پیرۆزی ئەو زاتەوە صەڵی الله عەلەیه وسەلەم دەرچوون. لەم ڕوانگەیەشەوە نەیان هێشتووە تەنانەت یەک دانە لە وتە و کردار و تەقریرەکانی ئەویان لە کیس بچێت، لەبەریان کردوون و لە نێو خۆیاندا یادیان کردوونەتەوە و پاش ئەوەی لە یادگەیاندا نەخشیان کردویانن بە دەستور بۆ ژیانیان. بەڵێ، ئەوان تەواوی هەڵسوکەوتەکانی ئەو پێغەمبەرەی بۆ ماوەی 23 ساڵی ڕەبەق لە نێویاندا مایەوە زۆر لە نزیکەوە چاودێری دەکرد و لە هەموو بەش و سەردەمێکی ژیاندا وەک خۆی جێبەجێیان کردووە. ئەویش صەڵی الله عەلەیه وسەلەم تەواوی ئەو شتانەی بۆ ژیانی دنیا و دواڕۆژیان پێویست بوو هەم بۆ ئەوان و هەم بۆ تەواوی باوەڕداران تا قیامەت بە جۆرێک کە تێگەیشتنی ئاسان بێت بۆیان یەک بە یەک باز دەکرد. ئەوە تا ئەبوو زەید عامری کوڕی ئەختەب دەڵێت پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم نوێژی بەیانی بۆ ئێمە کرد و پاشان چوویە سەر مینبەر و هەتا نیوەڕۆ قسەی بۆ کردین. کە بانگی نیوەڕۆ درا لەسەر مینبەر هاتە خوارەوە و نوێژی نیوەڕۆی بۆ کردین. پاشان دووبارە ڕۆیشتەوە سەر مینبەر و هەتا نوێژی عاسر قسەی بۆ کردین. پاشان دوای بانگی عاسر نوێژی دابەست و دوای نوێژی عاسریش هەتا نوێژی شێوان قسەی بۆ کردین. ئەو لەو قسانەیدا لە ڕۆژی دروستکردنی جیهانەوە هەتا قیامەت، لەوێوە تا ئەو کاتەی حەشر و نەشر دێنە مەیدان و لەوێشەوە تا ئەو ساتەی بەهەشت و دۆزەخ پیشان دەدرێن، خەڵکی بەرەو ئەوێ دەبرێن و تەواوی ئەو شتانەش کە پەیوەندیان بە داهاتووەوە هەبێت هەمووی بۆ باسکردین و خستیە پێش چاوانمان. بەڵێ، ئەو هاوڵانەی بۆ ماوەی 23 ساڵ لەگەڵ ئەو پێغەمبەرەدا بوون تەواوی ئەو شتانەی لەوەوە بوون لە بیریاندا هەڵیان دەگرت و بە دەربڕینی خودی خۆیان بەدەست و ددان توند خۆیان پێوە دەگرت. ئەو لە پێش هاوڵانەوە نوێژی دەکرد و پاشان ڕووی تێدەکردن و دەیفەرموو چۆن منتان بینیوە نوێژ دەکەم ئێوەش وەها نوێژ بکەن. لە پێشچاوی هاوڵاندا حەجی ئەنجام دەدا و دەیفەرموو ڕێوڕەسمی حەجکردنتان لە من وەربگرن. جا لەم بارەدا بە دڵنیاییەوە کە هاوڵان چاودێری هەموو هەنگاوێک و هەموو وتەیەکی ئەو دەکەن و بە جوانی فێری دەبن و لەبەری دەکەن و دەیکەنە ژیان بۆ ژیانیان و بە دڵنیاییشەوە تەواوی ئەم شتانە بۆ نەوەکانی داهاتوو دەگوێزنەوە. بەڵێ، هاوڵان دەبوو فەرموودەکان لەبەر بکەن و بیکەنە ژیان بۆ ژیانیان و بیگوێزنەوە، چونکە ئەوان زۆر پەیوەست بوون بە پێغەمبەری خوداوە صەڵی الله عەلەیه وسەلەم و باوەڕیان وابوو کە هەموو وتە و گوفتارێکی ئەو دەرگایەکە بەڕووی بەهەشدا دەکرێتەوە. ئێمەش لە دڵەوە دان بەمەدا دەنین. هاوڵان ئەو یارەیان صەڵی الله عەلەیه وسەلەم لە ناخەوە خۆشدەویست و نەک تەنها فەرموودەکانی بەڵکو نەیان دەهێشت تاڵێک مووی ڕیش و قژی پیرۆزی بکەوێتە سەر زەوی و لە بواری پاراستنی هەموو شتێکی ئەودا هەروەک بڵێیت پێشبڕچێیان لەگەڵ یەکدیدا دەکرد. هەر شتێک کە لە ئەوەوە بوایە بە یادگاریەکی پیرۆزیان دەزانی و وەک ئەوەی لە ئەبەدیەتەوە هات بێت دەیان بینی. من وەک خۆم وتەی و تفمەندانە یاخود هەژێنەری هەندێک لەو زاتانەی لە چاومدا بە گەورە لێم ڕوانیون و
هاندان و دەربڕینی هەڵگیری هاندان و ئاگادارکردنەوەی ئەوانم هەرگیز بیر نەچێتەوە و سەبارەت سەرباری ئەو ڕووداوانەی چەندین جار وەک بەرداشت منیان شێلاوە بە بەردەوامی ئەو قسانم لە یادگەمدا پاراستووە. ڕەنگە ئەم حاڵەتە بۆ هەموو موسڵمانێک بە هەمان شێوە بێت.